بۆچی ئەمە پێشتر نەمانوت کە بابە ئەمانە دیزاین کراوە، بۆچی خەڵک ئەمەی نەئەزانی، خۆیان نانەزانی. ئەوان بەڵام وەختێ نێچیروان بارزانی چووە تاران، وەختێ چووە لەگەڵ شیعەکان کۆبەوە، وەختێ بایکۆت هاتە ناوەوە، وەختێ کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق ئۆفیسەکانی لە هەولێر و لە سلێمانی دانا، وەختێ ئاوەرەکانمانەوە، وەختێ هێشتا بایۆمەتری تەصفیح حسابی خۆی نەکردبوو، ئەمانە هەمووی لە شوێنی خۆی باقی نەبوو. وەختێ ژمارەی کورسی کۆتاکان ئەوەی کە بە شەرمەوە ناویان ناوە کۆتا بۆ مەسیحی و تورکمانەکان دابشکرا بەسەر ناوچەی سلێمان سەوز و زەردا، ئەمانەیان نازانی. بە بڕای من ئەوانیانێ خۆیان گوێلکەن، ئەیانەیە شکست و سیاسەتە پوچ و بێناوەڕەکەی خۆیان کە لەسەر بنەمای بڵاوکردنەوەی وەهم و بوون بە بەشێک لە پرۆژەیەکی سیاسی کێشتی و پارتی لەسەر ڕاوەستاون و نایان ناوە ئینتیخابات و هەڵبژاردن، ئەوە شکستیان هێسا و ئێسا ئەوەنە شەهامەتیان نییە دان بە هەڵەکانی خۆیان بنن، کەوتونەتە حسابی تەقسیم و تەقسیمکاری کە گوایە تەزویر کراوە و غەش لە دەنگەکانی ئەوان ناکراوە.